تا دێت ڕێکار و ئامادەکاریەکان تونتر دەبنەوە بۆ کۆنتڕۆڵکردن و ڕێگریکردن لە گەشەسەندنی نەخۆشی تای خوێنبەربوون. لە سلێمانی هەڵمەتێکی چڕی چاودێریکردنی گۆشتفرۆشەکان دەستی پێکردو بڕیاری داخستنی سەرجەم ئەو شوێنانە درا کە بە ناتەندروستی ئاژەڵی تێدا سەردەبڕێن. کارەکان ئەوەیە بە هیچ شێوەیەک ئاژەڵ لە ماڵەکان سەر نەبڕێت لە سەرجادە لە دەروی کوشتارگەکان بە گشتی لە دەروی کوشتارگەکان سەر نەبڕێ. ئێمە ساڵانە ئاگاداریمان بڵاو کردوێتەوە وەک بەڕێوەبەراتی ڤێتەرنەری سلێمانی وەک لیژناوبەشەکانی قایمقامێت وەک کوشتارگی نوێی سلێمانی کە دڵسۆزانە بە ئەمەکانە ئامادەییان تایە کارمەندان و پزیشکانی ڤێتەرنەری لێ ئامادەن. بەهۆیەوەی زیاتر لە 80 توشبووان ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ لە ڕێگەی ئاژەڵ و نەخۆشەکەیان بۆ دەگوازرێتەوە وای کردووە زۆرترین ڕێنمایە پزیشکەکان لەسەر مامەڵی مرۆڤ بن لەگەڵ ئاژەڵدا و بەڕێوەبەری کوشتارگەی سلێمانیش دەڵێت بەهۆی نزیک بوونەوەی جەژنی قوربان و پاراستنی هاوڵاتیان لە گۆشتی نەشیاو لە سەرجەم کوشتارگەکان تیمەکانیان زۆرتر کردووە. بێگومان ئەم نەخۆشیە کۆمەڵێک نیشانی کلینیشی هەیە لە دوای هەفتەی دووهەمیەوە نیشانە کلینیشیەکەی ئەتوانم بڵێم تونترە بێتەوە سکچوون و ڕشانەوەی لەگەڵا بێ کا سکچوون و ڕشانەوەکە خوێنبەربوونی لەگەڵایە واتە تووشی خوێنبەربوونی دەبێت لەگەڵ یا خوێنی لەگەڵ هەردووشیا بوونیە بێ کاریگەرێکی لەسەر گورشی لە دروستەکە و لەسەر هەموو ئۆرگانەکان و گەرچی نەخۆشیەکە لە پارێزگاکانی هەرێم تۆمار کراون و دوو حاڵەتی گیان لە دەستدانیش هەن بەڵام تا ئێستا لە سنووری پارێزگای سلێمانی هیچ حاڵەتێکی نەخۆشیەکە تۆمار نەکراوە و بەرپرسانی تەندروستیش دەڵێن ئامادەکاری تەواویان کردووە بۆ ئەگەرێکی نەخوازراو. توانین بڵێن سپاس بۆ خۆ تا ئێستا دۆخەکە کۆنتڕۆڵە و ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانیش داوامان لە هاوڵاتیانی بەڕێزەوەیە تکایان لێکەین لە کاتی کڕینی گۆشتی سووردا لە ناو بازار هەوڵ بن لەو شوێنانە بکڕێت کە فەرمین یاخود مۆری گۆشتاگەی نوێی سلێمانیان پێوەیە پەنانە بەنەبەر گۆشتی سەر شەقام و کۆڵانەکان. تای خوێنبەربوون نەخۆشێکی ڤایرۆسی گوازراوەیە و بۆ یەکەم جار لە ساڵی 1944 سەری هەڵدا و ڕێژەی 140 توشبووان ڕوبەڕووی مەترسی مەرگ دەکاتەوە. بە پێی ئامارەکان لە ئێستادا نزیکەی 300 توشبووی هەیە لە پارێزگاکانی عێراق و 18 وڵاتیش بەوەی نەخۆشیەکەەوە گیانیان لەدەستداوە. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.